پەیمانێکە کە بۆ پشتیوانە ئاینیەکانی بەجێ دەگەیەنێت. دانڵد ترامپ بەم شێوەیە باسی لە فەرمانە سەرۆکایەتەکەی کرد کە لە ڕۆژی پێنجشەممە مۆری کرد. ئێمە ڕێگا نادەن کەسانی ئاینی چیتر بکرێن بە ئامانج شەڕیان پێ بفرۆشرێت و بێدەنگ بکرێن. مەبەست لەم فەرمانە ئەوەیە ڕێگە بدرێت بە کڵێساکان و کۆمەلگاکانی تری ئاینی زیاتر دەنگی سیاسیان بەرز بکەنەوە. ئاسانتریش دەبێت بۆیان هەموو ڕێگاکانی ڕێگەگرتن لە دووگیانبوون لە کارمەندەکانیان قەدەغە بکەن. ئەمە سەرکەوتنێکە بۆ ئەو ڕێبەرە ئاینیانی کە دژی بەندی دەستوری جۆنسن بوون، ئەو یاسا 63 ساڵ کۆنەی کە نەتوانن پشتیوانی لە کاندیدا سیاسیەکان بەبێ دەستبەرداربوون لە لێخۆشببوونی باچ بکەن. نەیاری سەرەکی یاساکە ڕێبەری کلێسای ئیڤەنجلیکان جێری فالوێل جونیێرە کە لە کۆنگرەی نیشتیمانی کۆماریەکان لە ساڵی 2016 باسی لێوە کرد. بڕوان پێ بکەن هەڵۆشاندنەوەی بەندی دەستوری جۆنسن وەرچەرخانێکی گەورە دەبێت بۆ کریستانە کۆنەپارێزەکان و بۆ ئازادی ڕادەربڕین. فەرمانی سەرۆکایەتی بەندی دەستوری جۆنسن هەڵناوەشێنێتەوە. ئەو یاسایە لە کتێبەکاندا هەردەمێنێتەوە هەرچەندە بەدەگمەن جێبەجێ دەکرێت. بێریلین لە ڕێکخراوی یەکگرتووی ئەمریکایەکان بۆ جیاکردنەوەی کڵێسا و دەوڵەت دەڵێت ئەم فەرمانە سەرۆکایەتیە لەسەر بنەمای گرفتێکە کە بوونی نییە، هەر هیچ نەبێت بەو شێوەی کە ترامپ باسی لێوە دەکات. هیچ قەیرانێک لە مینبەرەکانی ئەمریکادا نییە. بەگشتی هیچ شەڕێک دژ بە گوتاری سیاسیانە نییە. تەنها یەک شت هەیە. لە پێناو ئەوەی لێخۆشبوون لە باجەکانە هەبن، ئەوەی دەبێت بیکەیت ئەوە نییە پشتیوانی لە کاندیدێکەکەی بۆ پۆستێکی حکوومەت. ئیدی هەرەمەیە و هیچی تر. ئەم فەرمانی سەرۆک ترامپ شەڕێکی تری یاسایی دێنێتە گۆڕێ. یەکێتی ئازادی سیڤیلی لە بەیاننامەیەکیدا ڕایگەیاند بە نیازە سکاڵا دژ بۆ فەرمانە سەرۆکایەتیە تۆمار بکات.